ئەگەر شتێکت بەسەر داهات و پێت ناخۆش بوو زیادە ڕێی مەکە لە دڵتەنگیدا تۆ چوزانی لەوانەیە خێری تێدا بێت. خوای گەورە دەفەرموێت لەوانەیە شتێکتان لا ناخۆش بێت کەچی خێر لەوەدا بێت و لەوانەشە شتێکتان پێخۆش بێت کەچی شەڕ لەوەدا بێت بێگومان هەرخوا خۆی دەزانێت خێر لە چیدایە ئێوە نایزانن. مرۆڤی ئیماندار کاتێک ناڕەحەتێکی توش بوو خەمۆکی دایناگرێت و بێئومێد نابێت چونکە ئەزانێت کە خوای زانا بە نەبینراوەکان خێرێکی تێدا بۆ داناوە و سەرنجام ئەوەی پێ ئەبەخشێت کە خۆی پێی خۆشە. لە شەڕی بەدردا هاوڵانی پێغەمبەر پێیان ناخۆش بوو و قورس بوو لە سەریان کە ڕوبەڕووی لەشکری قوڕەیشەکان ببنەوە بەهۆی هەیبەت و بەهێزیان و حەزیان ئەکرد کە کاروانەکە بگرن، بەڵام ویستی خوا ئەوە بوو کە ڕوبەڕووی سوپاکە ببنەوە بۆ ئەوەی مسڵمانان سەر بخات و گەورەیان پێ ببەخشێت. خوای گەورە دەفەرموێت یادی ئەو کاتە بکەنەوە کە خوا بەڵێنی پێدا بوون کە یەکێک لەو دوو دەستەیە بەڕاستی بۆ ئێوە دەبێت، ئێوەش بەڕاستی ئاواتە خوازن و حەز دەکەن کاروانە بێچەک و ئاسانەکە بۆ ئێوە بێت. خوای گەورەش دەیەوێت حەق و ڕاستی بە فەرمانەکانی خۆی بچەسپێنێت و کافرانیش بنەبڕ بکات و ڕیشکەنیان بکات. هاوسەرێک ڕخی لە هاوسەرەکەیەتی بەڵام لەبەر خوا ئارام دەگرێت، هەر بۆیە خوای گەورەش لەو هاوسەرەی منداڵی چاک و ساڵحیان پێ ئەبەخشێت کە ئەبێت بە چاوساغیان لەم دنیا و ئەو دنیاش. خوای گەورە دەفەرموێت بە جوانی مامەڵە لەگەڵ هاوسەرەکانتاندا بکەن، خۆ ئەگەر خۆشتان نەویستن و لێیان بێزار بوون ئەوە دوور نییە و دەشێت کە حەستان لە شتێک نەبێ و خوا بیکات بەمای خێر و بێری زۆر و بێسنوور. موسڵمانێک دڵتەنگ ئەبێت بە لە دەستدانی ئیشەکەی، لەگەڵ ئەوەشدا سوپاسی خوا ئەکات و هەر داوا لە خوا ئەکات و لێ ئەپاڕێتەوە. سەرنجام خوای گەورەش ئیشێکی پێ ئەبەخشێت باشتر لەوەی خۆی کە لە دەستی چوو سەرەڕای بەخشینی ئەجر و پاداشت پێی. ئەو منداڵەی کە خوضر عەلەیهی سەلام کوشتی ئەگەر زیندوو بایە ئەوە دایک و باوکی گومڕا ئەکرد و سەری لێ ئەشێواندن، هەر بۆیە خوای گەورە بە بەخشینی منداڵێکی چاک و ساڵح پێیان قەرەبووی بۆکردنەوە. خوای گەورە دەفەرموێت بەو کارەمان ویستمان کە پەروەردگاریان لە جیاتی ئەو منداڵە پاکتر و چاکتریان پێ ببەخشێ و بە منداڵێکی بەزەی و میهرەبانتر بەهرەوەریان بکات کە بەهەشتی بێت. ئابەم شێوەیە خوای گەورە قەرەبووی توشکردنمان بە ناڕەحەتیەکان بۆ ئەکاتەوە بە مەرجێک ئارامگر بین و چاوەڕێی پاداش بین. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرموێ هیچ موسڵمانێک نییە کە تووشی ناڕەحەتیەک ببێت و ئەوە بڵێت کە خوا فەرمانی پێکردووە، ئێمە مڵکی خوین و هەر بۆ لای ئەویش ئەگەڕێینەوە. خوایە لەسەر ئەم ناڕەحەتیە ئەجر و پاداشتم پێ ببەخشە و خێرم بۆ بەجێ بێڵە، ئیلا خوای گەورەش بەهۆیەوە خێری بۆ بەجێ ئەهێڵێت. وە کاتێک ئەبوو تەڵحە و سولەیمی هاوسەری ئارامیان گرت لەسەر لە دەستدانی کوڕەکەیان، پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دوعای بۆکردن و فەرمووی خوای گیان بەرەکەت بڕژێنێ بەسەریاندا لەو شەوەیاندا. بۆیە خوای گەورەش منداڵێکی پێبەخشین کە هیچ کەسێک لە پشتیوانان هەرگیز لەو باشتر نەبوو بوو. کەواتە ئارامگرتن لەسەر ناڕەحەتیەکان و ئەنجامدانی دوعای کاریگەر سێ خەڵاتی گەورەی خوایی لەگەڵدایە کە لە هەموو دنیا و لەوەشی کە لە ناویدایە چاکترە. خوای گەورە لەم بارەیەوە دەفەرمێت ئەوانە چەندەها ستایش و ڕەحمەتیان بەسەردا دەبارێت لەلایەن پەروەردگاریانەوە و ئەوانە ئەو کەسانن کە ڕێبازی هیدایەتیان وەرگرتووە.